هەروزتان نۆرۆز نۆرۆزتان پیرۆز. هەموو ڕۆژێکتان پیرۆز نەورۆزتان پیرۆز. شەوی ڕابردوو لە ژمارەیەک لە کۆمەڵگەکانی کەنەدا و جیهان هاوڵاتیان ئاهەنگی هاتنی جەژنی نەورۆزیان گێڕا، بەڵام بە شێوەیەکی جیاواز لە ساڵانی تر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆرینەی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا یادەکەیان کردەوە. بەهۆی ئەوەی زۆرینەی فیستیڤاڵ و ئاهەنگەنەتەوەی و کۆمەڵایەتەکان ڕەتکراونەتەوە. نەورۆز جەژنێکی ڕۆحیە و لە کاتی ئاساییدا هەلێکە بۆ نیشاندانی هیوا بۆ ساڵی نوێ. هەروەها کۆبوونەوەی ئەندامانی خێزانەکان لە دەوری یەک مێز بۆ ئەوەی چێژێک لە میوزیک و خواردن وەربگرن بەیەکەوە. لە ئێستادا کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و جیهان بە کاتێکی قورسدا تێپەڕ دەبێت، داوا لە هاوڵاتیان دەکەین لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە بۆ ئەوەی ئەم کاتە قورسە تێپەڕ بکەین و دواتر پێکەوە ئاهەنگ بژەڕین و ساڵی داهاتوو هەمومان بەیەکەوە بە خۆشی بەسەر بەرین. Until then, stay home, be safe, and take care of one another.